ئێوارەتان باش بینێرانی خۆشەویست، خۆشحاڵم کە ئەم ئێوارێ بە یارمەتی هاوکاران و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانم. هیوادارم هەموو لایەکتان باش بوون و تەندروستێکی باشتانە بێت. ئازیزانی ئێمە وەک دەزانین کە ئەمڕۆ ساڵیادی کۆچی دوایی شاعیری نەمر شێرکۆبێکەسە کە ئەمڕۆ 7 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کۆچی دوایی ئەو کەڵە شاعیرە. بۆیە درود بۆ ڕوحی پاکی ئەو شاعیرە مەزنەوە، هەروە ئیشەڵڵا ڕوحی شاد دەبێت و جێگەی بەهەشت دەبێت. بێگومان کە هەموو ساڵێک کە یادی ئەم شاعیرە مەزنە دێت کە کۆمەڵێک لە شعرەکانی ئەم شاعیرە یاخود ئەبینین کۆمەڵێک یادەوەری وەرە باسکردن لە دیوانەکانی و کاریگەری شعرەکانی باس ئەکرێت. بۆی ئێمە پێمان خۆش وەکو پرۆگرامی ئەمڕۆ کە هەمیشە هەوڵەتین ئەو شاعیرانەی کە یاخود ئەو هونەرمەندانەی کە لە ژیانە نامێنن و خزمەتێکی زۆر گەورەیان کردووە بە هونەر و بە ئەدەبیاتی کوردی، هەمیشە هەوڵین کە لە پرۆگرامەکەمانە جارێکی کە بایادی بنەرەکانمانە بێنەوە وەروە هەمیشە بە زیندوی بەرهەمەکانیان و شعرەکانیان ڕاگرین. ئەمڕۆ گفتوگۆکەین دەربارەی ژیان و هەروە بەرهەم و دیوانەکانی شێرکەوتەکەس لەگەڵ میوانەکەم دکتۆر دانا ئەحمەد کە ئەندامی ئەنجومەنی باڵای دەستگای سەردەما. دکتۆر دانا بەخێر بێت. زۆر سپاس بە ئامادەبوونەوە. سپاس بۆ ئێوەش. سپاس دەکەم دکتۆر دانا. پێشەوەی بچێنە ناو گفتوگۆکانمان، هاوکارانمان بەشێک لە شارەکانی شێرکەوتەکەسیان بۆ ئامادە کردن و پێکەوە جارێکی کە گوێبیست و بینەری ئەو شارە جوانانە بین و بەردامەوی لەگەڵتانە. من هەرچیەکەکەم ناتوانم بە وشەی ڕقا هەڵگەڕێم بیکەم بە قەڵایەک بۆ خۆم. هەرچیەکەکەم ناتوانم بە وشەی ڕقا هەڵگەڕێم بیکەم بە قەڵایەک بۆ خۆم. هەرچیەکەکەم ناتوانم لە پاڵ وشەی تۆڵەدا من سەنگەرێک لێدەم و بیکەم بە پەنایەک بۆ تووڕێی و دڵڕەقی خۆم. هەرچیەکەکەم ناتوانم ڕۆژێ سەعاتێ چرکەیەک وشەی ئەڤین نەبینم و نەیکەم بە یار و هاودەم و چاوی جوانی قەسیدەی خۆم. ون بوون هەموو جارێ کە سەرە خەیتە سەرشانم و وەختی ئەچمە ناو قشتەوە لە ناو ئەودا ئەبم بە پەپولەی وێڵ و ون ئەبم و نایەمەوە. هەموو جارێ کە دەزەخەیتە ناو دەستەمی ترە و 5 دەستەم ئەبێ بە 5 جوور دەماسی و ئەچنە گۆمی چاوانتەوە و ون ئەبن و نایەنەوە. ئەو وەختەی من ئەگەڕێمەوە بۆ ناو خۆم ئەو کاتەیە کە تەنیام و تۆ لەوێنیت. سوڕانەوە من ژانێکی باسنەیی لە ناو خۆیدا خولاندمێوە و سوڕانمێوە و لە دواییدا بووم بە جێژایی بەردەوام لە ڕووباری قەسیدەدا. دوو مێرولە لەو کێوانە لە ژێر چەتری قارچکێکە دوو مێرولەی نێرە و مێیە چاوەڕوان بوون هەتا باران خۆشکاتەوە ئینجا بڕۆن. لەو کێوانە لە ژێر چەتری قارچکێکە دوو مێرولەی نێرە و مێیە چاوەڕوان بوون هەتا باران خۆشکاتەوە و ئینجا بڕۆن. لە پڕێکە 2-3 پەنجە پەیا بوون و قارچکەکەیان هەڵکێشا و پاش تۆزێکیش لە ناو ئاوی باراناوە هەردوو مێرولەکە خنکان. فیل شانازی بە هێزی خۆیەوە کرد و بە خەرتومەکەی درەختێکی لە بنەوە هەڵکێشا. شێر شانازی بە چنگەکانی خۆیەوە کرد و لە پەلامارێکە مامزێکی هەلا کرد، بەڵام باڵندەیەکی بێهێز و بێچنگ لە دوای ئەوان هات و بە دەنوک دەنکە تۆوێکی هێنا و لە تەنیش درەختە کوژراوەکەوە چاندی و بۆ چەند ساتێکیش گۆرانیەکی غەمگینی بۆ مامزەکە چڕی و شانازیشی بە چاکە و باشەی خۆیەوە هەرگیز نەکرد. باران هەموو بارینێکی هەر جوان نییە و هەمووشیان ناویان بارانە. باران هەموو بارینێکی هەر جوان نییە و هەمووشیان ناویان بارانە. دارستان هەموو دارێکی هەر جوان نییە و
هەمووشیان ناویان هەردارە مرۆڤی خوا باڵندەی خوا ئاژەری خوۆش هەموو وەکو یەک جوان نین و شعرەکانی منیش هەروە بەڵێ خۆشەویستانی ئێمە دیارەکە کاتێک گوێبیستی دکتۆر دانەکە گوێبیستی شعرەکانی شێرکۆ بێکەس دەبیت خۆت خۆ دەخوێنیتەوە ئەحساسێکی زۆر سێری لە لای دروستە بێت ینی مشورکە بەیانتایە کاریگەری وشەکانی و هەروە شێوازی خوێندنە و ئەداکردنی خۆشی بۆ شعرەکانی ئەمانە هەمووی کاریگەری بەجێڕێ لەسەر خوێنەر و بێگومان کە ئێوە ساڵانێکی زۆر لەگەڵ شێرکۆ بێکەس شاعری نەبر پێک و پەیوەندێکی هاوڕەتیتان هەبووە لە دوای 7 ساڵ لە کۆچی دوایی ئەم شاعیرە مەزنە چیت هەیە بۆی؟ درو دەنێرم بۆ گیانی پاکی و هاوڕێ و برای خۆشەویستم کاک شێرکۆ بێکەس مامۆستا شێرکۆ بێکەس من زیاتر لە 10 بۆ 15 ساڵێک کارمان کردۆ بەیەکەوە لە دەستگای سەردەم و من شەرەفی ئەوم پێ بڕاوە کە 5 دیوانی مامۆستا شێرکۆ بێکەس بکەم بە عەربی بە زمانی عەربی هەندێکیان لە دەرەوەی وڵات چاپکراون بەڕاستی و پیاوە صفەتی سەیری هەبوو ینی مەسەلەن کە بەیانیان ئەچۆ شوێنی خۆی دائنیشت دەستیە کرد بە خوێندنەوە هەتا 4 و 5 ئێوارە کاتێکی زۆری بۆ کاتێکی زۆری هەبوو بۆخانی هەمیشە تۆ تەماشاکە بەپێی ئەو تیۆرە تازەیی کە مفەکیری گەورەی جیهانی عەبدوڵڵا غوزانی کە دایناوە باز لەوە ئەکا کە هەموو دەقێک بریتە لە بارتاقای ئەو پاشخانە کللتوری و ڕۆشنبیری و ئەو پاشخانە مێژوویی و سیاسی کە ینی لە ڕووی ئەزمون وەکو ئەزمون چۆکو خوێندنەوە ئەم پاشخانە ئەم باگراوەندە ئەم خلفێتە سەقافیە ڕەنگ ئەدەنەوە لەناو ئەو دقەی کە تۆ پێشکەشی خەڵکیەکەی لەبەرەوە کە دەقەکانی مامۆستا شێرکۆ بێکەس خوێنیتەوە هەست بە فراوانی و بە پانتاییەکی فراوانەکەی لە سەقافەت و لە کەلتوری ئەم پیاوە پیاوێکی گەورە بوو شاعرێکی یەکجار گەورە بوو و ئەو گەورەیەی و ئەو سەقافەتی لە نەکە لە شعرەکانیان لە زۆر مووقیفی سیاسیش ڕەنگیاوەتەوە ڕاستە ئەمە لە مێژووی ئەم پیاوەیە بۆ بە خاڵێکی ئیجابی گەورە ینی کاک شێرکۆ تەنها زاتێک نەبووە ڕاستە بڵین ڕەگەزی زاڵتیایە شعر بووە عنصری غالیبتیایە شعر بووەوە وەکو شاعیر دەرکەوتووەوە لە ناو خەڵکە بەڵام کاک شێرکۆ تەنها ئەوە نەبووە ینی موسەقەفێکی گەورە بووە مفەکیرێکی گەورە بووە سیاسیەکی زۆر عاقڵ بووە پیاوێک بووە کە لە شۆڕش ڕۆڵی هەبووە بۆ هاندانی خەڵک بۆ هاندانی زۆر بوارەکانی هاندانی پێش مەرگەی شاخت و ئەزانی خەڵکێکی زۆری ئەم شاری من و تۆ لەسەر دەستی ئەو شاعیرە بۆ بە پێش مەرگە لە کات و ساتی خۆیان کە دەربەندی پەپولی خوێنەوە بە دەنگی خۆی کاریگەری شارەکانی ئەو بووە بێگومان ینی وەکوتم دیدگایەکی زۆر فراوانی هەبووە ڕوئایەکی زۆر فراوانی هەبووە دنیابینیەکی زۆر جوانی هەبووە بۆ ئەو ئایدۆلۆژیایی کە هەی بووە و بۆ ئەو گەلەی کە وەکو ستەمدیدە تەماشای کردووە لەبەرەوە کاک شێرکۆ چەند باسیکی کەماوە پیاوێکی گەورەیە بەڕاستی بێگومان وایە هەمووەکو کەساتیش دکتۆردان بێگومان کەساتێکی هێمن و لەسەرخۆ بووە یاخود کە ئەو ڕۆژانە تەعاملتان کردە پێکەوە زۆر نزیک بوون کەساتی شێرکۆ بێکەس چۆنی بووە ڕەفیقێکی زۆر خۆش بووە ینی ئینسانێک بوو هەرگیز هەستە نەکردو بۆی کە بە 3 سەعات لە لای بووین بە 4 سەعات لە لای بووین شەوە تا درەنگ بەیەکەوە قەت هەستمان نەکردو بۆی کە ینی وەختمان لەگەڵە وەختمانە ڕوا بە تایبەت صفەتی زۆر جوانی هەبوو کاک شێرکۆ کە ئەم دیوانانەی ئەنووسی ئەی خوێنەوە بۆمان لە ماڵەوە پێشتر بۆی کە بڵین سەرنجی خۆمانی بدەینێ و لە حەزەی خۆمانی بدەین ئەمانە لەمە جاریوە هەبوو ئەماینەوە تا شەو درەنگ لەگەڵی بەڕاستی ینی وتم هەستە پێ ناکرد هەستە بە ڕۆشتی کاتەکە ناکرد و من بۆ خۆم یەکشتی سیرت پێ بڵێم
لە دیوانەکانی ئەم زاتە لە دەقەکانی ئەم زاتە بیرت نەچێت لە زمانی پاراوی ئەم زاتە من زۆر شت فێر بووم بەڕاستی. یعنی من ئێستا نووسینەکانی خۆم کاریگەریشی زۆری زمانی شەرکۆیان بەسەرەوەی چونکە بەڕاستی زمانزان بۆ پیاوە بەڕاستی زمانزانی کوردیزانێکی زۆر یعنی هەر لە وشە سازیانە لە هەموو شتێکەوە مەسەلا لە سینتاکس و دروستکردنی ڕستە شاروا بوو زۆر سید بوو. من شتێکی سیرت پێڵم ڕۆژێکیان لێم پرسی وتم کاک شەرکۆ تۆ ئەم وشانە لەکوێ هێنی سەیری کە ینی کە شعرێکیشی ئەنووسی خەریگە بوو لەگەڵی تەماشاکە یعنی شعری بۆ شعر نەنووسی وەقەت ئەیوت بۆ نمونە دیوانی کورسیت بۆ باسکەم باشە دیوانی کورسی یەکەم محاولەی کاک شەرکۆ بێکەسە کە دەقی کراوە نووسی دەقی کراوە پێناسی دەقی کراوە تاوان ئێستا ژانێکی ئەدەبی گەورەیە لە هەموو دنیاە دەقی کراوە ئەوەیە لەم دیوانە شعری کە تۆ هاتە ڕاستت ناومە ناوە دیوان وەنیە بەڵام ئەم دیوانە مەسرحی تایە شانۆی تایە لە شوێنێکە بێ بە شانۆ لە شوێنێکا بێتەوە بە شعر لە شوێنێکا بێتە چیرۆک یعنی کە ئەڵی بە ئەبێ بە چیرۆک مەسەرەن کەسایەتی تایە مەکان و زمانی تایە مەسەرەن گرێچنی تایە بیرۆکەی تایە حەلی تایە کێشەی تایە عەرزی تایە چارەسەری تایە یعنی هەموو ڕەگەزەکانی چیرۆکی تایە لەو پارچەیە دوایی ئەبێت بە ئەبێتەوە بە شعر دوایی ئەبێ بە راپۆرتی ڕۆژنامەوانی دوای ئەبێتەوە بە شعر دوای بە وەرگێڕان دوای بێتەوە بە شعر یعنی هەموو ژانرە زۆر عەزیمە بڵێ هەموو ژانرە ئەدەبیەکان لەم دیوانەیە کۆ یەکەم محاولەی کاک شەرکۆ بوو کە لە کورسی کردی دواتر لە ملوانکە کردی لەوانی تر بە پێ خۆناخەکان و پێی ساردن دکتۆردانا باسی ئەوە شەکەین من ویستم باسی ئەوت بکەم لە کورسی لێم پرسی وتم کاک شەرکۆ تۆ ئەم وشانە لەکوێ هێنی وتی بۆ نمونە من لەسەر کورسیە نووسمەنیە باش کورسی لە چی دروستەکرێت لە تەختەوەنیە باش وتی ئەچم ئەگەڕێم بە شوێن ئەو بە شوێن ئەو جۆرە تەختانەی کە کورسیان لە دروستەکرێت مێزیانە دروستەکرێت باش مەسەرەن داری گوێز هەیە داری هەنار هەیە چی هەیە چی باشە لەناو ئەمانەیە ئەو دارانی کە مەسەرەن بەلاکێشی ئەبران چیان پێوترێ ئەوانەی کە بە چوارگۆشێ بڕەن چیان پێوترێ ئەنجا مۆدێلەکانی بەم مۆدەلیان چی ئەوترێ بەوەیان چی ئەوترێ ئەزانی یعنی ئەوەنە ورد ئەبووەوە لە هەموو شتێکە بڕوات هەبێ 1000 جار یادی بەخێر 1000 جار قبلەکەی پڕنور بێ لەم دیوانەی ئەخیریا کە فریانەکە و تەواوی کە و کوڕە بەڕێزەکەی تەواوی کرد یادەوەری پاسکیلێکی کەرکوچی طبعا هەندێکی لە نووسی بوو من ئاگاداری بوو بڕوات هەبێ یادەوەری پاسیلێکی کەرکوچی ئەویست لە ڕێگەی پاسیلێکەوە بگەڕێ بەناو کۆڵانە کوردەکانی کەرکووکە و مێژووی ئەو شارە یعنی کوردەکانی ئەو شارە بگەڕێتەوە ئەو ماوەیە سەرقاڵی چی بوو خوێندنەوەی تاریخی شاری کەرکووک بوو باشە خوێندنەوەی تاریخی شاری کرد ئەنجا لەمەگەڕێ چۆنێتی بڵێن داهێنانی پاسکیل چۆن داهاتوە بۆ شێوەیە ینی ئەمانەی هەمووە بوو لە یەکتری قوڵ ئەبۆ لە هەموو دیوانێکە جاریا بوو لە قەسیدێکی وردیە وا ئەچۆ ناخێوە ئەزانی بۆیە ینی گەورەترین خەسیسا شەقلی شعری شەرکۆ ئەوەیە کە ئەچیتە ناوێەوە بە زەحمەدیتەوە دەرەوە خۆی بە زەحمە لە چتە نایەوە تێگەشتنی قورسە بەڕاستی چونکە چکۆکوتم پیاوێکی پێشکەوتوو ینی خاوەن زمانێکی سادە نییە ئاستی زمانەکەی بەرزە و ئاستی وێنە شعرەکەی بەرزە و ئاستی تەکنیکی شعرەکەی بەرزە لەبەرەوە وەختی ئەوێت تا شارەکانی خوێنی توچیتە ناوێەوە گوێبیستی هەنێ و شابێدانە کە لاچێت و پێشتر نەویستوە کە چویتە ناوێەوە زۆر بە زەحمە دێتەوە دەرەوە شێرکۆ ئەمەی هەیە کە چویتە ناوێەوە ناو قەسیدەی شەرکۆ ناو شعری شەرکۆ زۆر بە زەحمە دێتەوە دەرەوە ئامە شەرکۆ بێکە زاوایە بەڕاستی یەکێکی تر لەو شتانی کە لە ناو شعری شەرکۆ بێکەسا هەیە کە من گرنگە بەلامەوە حەزەکەم باسی کەم کە بە مێژووی ئەدەبی کوردیە ئەگەڕێی هیچ شاعیرێکە دەست ناکەوێت ڕۆژانە دەقی هەبوو بێ شەرکۆ بێکەس دەبێت
يعني ڕۆژانە دەقێکی هەبوو با کورتیش ببێ هەر نووسیبێتی بە بەردەوام بەڵێ زۆر سیر بوو یعنی بە قەڵەمی دار و بەلاسگەی کوژانەوە بە قەڵەمی دارین وسی شتێکی بەدڵم بۆ ئای کوژانەوە هەری بە جافشت هێنوسی بەردەوام ئەم قەڵەم و لاسیگەی پێ بوو یعنی ڕۆژی وا هەبوو بیرۆکەکەی هەبوو بەیانەکەی بۆ نمونە یا شەوەکەی بیرۆکەکەی دانابوو بۆ بەیانی ئەهات ئیتر نەت ئەزانی چۆن ئەمەی کردو بە شعر چۆن ئەمێ ڕازانەوەتەوە ئەم وێنەی لەکوێ هێناوە شتەکەی ئەجێڕایەوە بۆ تۆ ئەیوت مەسەن بۆ نمونەوە دوێنێ لە فڵانە چۆن شتێکم بینی ئەو زاهیرێن بینی و دیاردێن بینیوە دیاردەکەی بازەکرد من و تۆ ئەم شتە زۆر بە سادەیە بینین یەک وێنەی ئەکێشا لە ناو شعرەکە یعنی بڕوا و قەناعەت هەبێ زۆر بە زەحمەت ئەتوانی ئیستیعابی ئەوە بکەی کە ئەم دیاردە گەورە حەزارێ ئینسانیە مهمە چی ڕوویەوە ڕاستە ئەزانی کێمە زۆر بە سادەی زۆر ڕاستەکەوەرەگرین بێگومان لەبەر ئەوە ینی لە مێژووی ئەدەبی کوردیە شعری شێرکۆ شعرێکی زۆرە و هەرەمەشە دکتۆر دانەکەوترە دووبارە بوونەوەی شاعیرێک وەکو شێرکە و پێکەس زۆر زەحمەتە بەڵێ من کاتی خۆی کە وەفاتی کرد هەزار ڕەحمەتی لەبێ من وتم خۆری شعری کوردی ئاوا بوو بۆ ئەم 100 ساڵە ینی زۆر زەحمەتە جارێک کە شێرکۆ ینی بێتەوە ناومان نقطەیشی کە هەیە کە زۆر گرنگە بەلام و حەزەکەم ئەویش باسکەم ئەویش ئەوەیە کە سەردەمی تەماشای شعری کلاسیکی کوردی بکەم وێنەی شعری کلاسیکی کوردی وێنەیەکی تەواو کراوە یعنی لە بەیتێکە یعنی لە سەدر و عەجوزی بەیتەکە وێنەکە تەواوە بێ و واتاکە تەواو بێ و مەبەستەکە دەگاتێ مەسەلەن من حەزەکەم نمونەیەک بێنمەوە شعرێکی مەحوی بۆ نمونە ئەڵێ وا مشەوەش بوو کە میحرابی برۆتی دی ئیمام ئیزنی خەڵقی دا کە دنیا ئاخرە بۆ دێنە نوێش تەسەوری ئەوە بکە دنیا ئاخر بووە و لەگەڵ ئەوەی کە جاری ئەوە درا کە دنیا ئاخرە بێ ئیتر حەزەکەم پێت بڵێم هیچ فەرزێ لەسەر بەشەر نامێنێ نە نوێژی لەسەرمێنێ نە ڕۆژووی لەسەرمێنێ حتا قورئان نامێنێ یعنی ئەیکەنەوە بەیانیە کەڵاسن ئەم خەڵکە قورئانەکەنەوە یەک کەلیمەتیانەوە هەمووی سەح بکرێتەوە باش ئەمە ظاهریەکە طبعا دنیا وێرانە بێ و چیلێ و ئەتەقێتەوە ئەوەی کە بازەکرێ ئەمە بێنە لەم لایەنداینێ باشە لە لایەکی ترەوە کە ئەچیتە مزگەوت شوێنێک هەیە لە پێشی پێشەوە میحرابی مزگەوتە ینی شوێنی ئیمامی مزگەوتەکەیە باشە ئیمامەکە لێ وەستێ و ئەوەی کە نوێش خوێن بێ لە دوایە وەستێ بەڕیس باش ئەمە چۆن دروست کراوە بە تاق بڵێ نیو بازنەیە باشە ئەمەش دوێنەوە نیە دەبا ئەمە بینەوە لە یەکتری مەحوی ئەڵێ وام و شەوەش بوو ئەو ئیمامەی کە لە مزگەوتەکە وەستا بۆ پێشنوێژی خەڵکە ئەوە خەڵک هەمووی وەستاوە بۆ نوێش ئەم عالمە لە دوای وەستاوە بۆ نوێش خۆشی لە شوێنی ئیمامەتەکەی وەستاوە نوێش بکە دەستکا بە نوێش ئەڵێ وام و شەوەش بوو کە میحرابی برۆتی دی ئیمام لە پڕ ئەم جوانەیەتە ژوورەوە ئەم شۆخەیەتە ژوورەوە تەماشای برۆیەکە برۆی نیو بازنەیە میحرابەکەش نیو بازنەیە وەنیە وام و شەوەش بوو کە میحرابی برۆتی دی ئیمام ئیزنی خەڵقیدا کە دنیا ئاخر بووە بۆ دێنە نوێش قیامە دەستا کە قیامە دەستا نوێژ لەسەر کەس نامێنێ ئەزانی تۆ سەیری جوانی ئەو برۆیە ئەمەی نایەوە ئەزانی لە شعری کلاسیکیە لە بەیتێکە قەسدی شاعیرەکە بە تەواوەتی ئەگاتە دەستت ئەگاتە مەشکت باش ئەمە تەجاوز دەکەی لە دوای 900 بڵێن گۆران 1962 وفاتی کردووە لە دوای هاتنی گۆران کە گۆران دێتە گۆڕێ نقطەی تەحول بڵێ خاڵی وەرچەرخانی ئەدەبی کوردی ئەچێ بەرەو ڕۆمانسیەت ڕۆمانسیەت چییە؟ ڕۆمانسیەت لە تایە زات میحوەرە یعنی خود خۆی ذاتی ئینسانەکە میحوەرە باشە ذاتی ئەو مادەیە کە لە علمی منطقا پێی ئەوتێ مەوزوع و مەحمول ذاتی ئەو مەوزوعە ئەو بابەتە خۆی ئەبێتە میحوەر لەناو قەسیدەکە لەناو دەقەکە مع العلم لە قەسیدەی کلاسیکیە عقل منطق تایە تەوەر بووە محور بووە
تەماشاکە کانیەکی ڕوونی بەرتری فەیمانگەشە و لە بنیا بلەرزێ مرواری و زی خوچە و جوانترە لە لای من لە دەریای بێسنوور شەپۆل باتە بەر تیشکی ڕۆژ شڵ بغۆڕ وێنەیەکە بزەبت تۆستاویت ئەم وێنێک وەکوایە مەسەر من بێم گۆران بێ ئەم وێنەی لە گیرفان دەربێنێت و بڵە کاکە سریش ئەو وێنەیە بۆ بکەم ئەم وێنەیە بینیت گۆران جوانترین وێنەی حرەکەی شعری ڕۆمانسە لە دەستی گۆران دەستی پێکرد ئەدەبی کوردیان جوانترین وێنەی کێشاوە بەڵام وێنە کێشانەکە وێنەیەکی وەستاوە ڕسمێکە پیشاندەیە کۆمەڵە شاخی بەسم باسی هەورامانەکە زەردووگەرن کەش یعنی وێنەیەکی وەستاو باش سەردەمی شێرکۆ ئەم وێنەیە بە وەستاوی نامێنێتەوە ینی هوەری شێرکۆ ئەمە ئیبداعی شێرکۆمەی ئەم وێنەیە خاتە جوڵە تەماشاکە باسی دوو شاخەکە ئەم دوو شاخە ئەڵێ بەیانیان کە یەکتری ئەبینن لە باتی بەیانی باش تەشبیهانەکە بە ئینسانە ئەیان جوڵێنێ خۆشاق ڕۆحی لەبەرە نییە بەشە ڕۆحی لەبەرە شارەکانی خوێنیتە دکتۆر دانیانی ئەو وێنێ ئەو جوورێ لە زهن و لە بێگومان تۆ تەماشاکە ئەڵێ بەیانیان کە ئەم دوو شاخە یەکتری بینن ناڵێن بەیانی و باش ئەڵێن شێت حەمەڕەشە باش ئەزانی چۆن بۆعدێکی مێژووی ئێهرێ بۆعدێکی سیاسی ئێنێ بۆعدێکی گشتیمانێنێ تێکەڵ بە تەبیعەتێکی ئەکە ئەم تەبیعەتەکە بە دوو شاخەکە بە دوو ئینسانە قسە گەڵێکترێکن ئەم هەموو جۆری یاخود ئەم تێکەڵبوونە لە شارەکانیەوە بێگومان ینی هەرگیز لەبێت نەکرێت دکتۆر زۆر سەردەمێکا بێت قۆناغ بە قۆناغ کەیتر بۆ نمونەمە 7 ساڵە شەرکە و بێکەسای لە ناومانە نەماوە بەڵام ئەگەر 1000 حوتی کە شتێپەڕ بێت ینی شارەکانی شێرکۆ هەر ئەمێنێتەوە و هەر خوێنەر تااقەتی ئەوەی هەیەکە گوێی لێ بگرێت و شتی لێەوە فێر بێت دکتۆر دانەکاتی پرۆگرامەکەم زۆر کەمەوە بێگومان گفتوگۆکانی تۆ زۆر جوان و شیرین و هەروە هەمووی پڕ بوو لە زانیاریش دوو دقە لە بەردەستمەمە هاوکاران وەڵام پێ خۆشە لە کۆتاییە باز لەوە بکەین کە دیوانەکانی شێرکۆ پێکەس یاخود ئەو دیوانانەی شێرکۆ پێکەس و ئەو شارانەی کە لە ئێستاە لە بەردەستە هەن پێویستە ئەنوو چۆن بپارێزرە بمێنەوە شێرکۆ پێکەس هەمیشە وەکو یەکێک لە کەڵە شاعیرەکانی کورد بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو بۆ جیلی داهات شێرکۆ دوو لە دوو لایەنەوە بێ دراسەکرێ یەکەم بیرمان نەچێکە 1969 بیدایەتی هەفتاکان هەر شێرکۆ خۆی ڕائیدی بڵێن ڕابەری ئەو حرەکە ئەدەبێت کۆمەڵایەتی سیاسی گەورەیە بوو کە ناوی ڕوانگە بوو ئایتر ئەمە شۆڕشێکی گەورە بوو بەداخەوە مەجال لێگەنا بە دوورجێژی باسمە کردبتان کە ئەمە گەورەترین شۆڕەشە لە ناو مێژووی کوردە ئەمە یەک دوو یعنی بێکو ئەو لایەنە مێژوویە بخوێنرێ یەک دوو وەکو شعری بەرگری شێرکۆ بخوێنێ کە لە دوای 1970 بۆ 75 ئەدەبی کوردیە چێتەوە قۆناغی شعری بەرگری ئەزانی کۆمەڵە شاعیری کەممان هەیە لەو بوارە بەڵام شێرکۆ خۆی ڕائیدە لەو سێ چوار شعری ڕەمزمان هەیە بیرمان نەچێت شعری ڕەمز شێرکۆیەک لە ڕەمزەکانی شعری ڕەمز بەکارهێنانی شعری ڕەمز زانین کاتی خۆشی هەروە بووە زمانی حزبی بەعز شعری هەبووە شێرکۆ هەمووی ڕەمز بە بەڵام تعبیرکردن بۆ لە معاناتی ئەم گەلەی ئێمە ئەزانی لە هەمان کاتە ئێستا من ئاگام لێ چۆتە بە سوپاسەوە تەوان چۆتە پرۆگرامی خوێندنەوە بەڵام ئەمە بەزنیە یعنی چی ئەبێ لێکۆڵینەوەی لەسەر بکرێ شێرکۆ ئەبێ لەسەر هەموو شتێکی لێکۆڵینەوە وەکو وتم ئەمە غەدر لە شێرکۆ تەنها وەکو شاعیر لێکۆڵینەوەی لەسەر بکرێ دەبێ هەموو ئەو پاشخانە سەقافی و سیاسی و ئەزمموی شێرکۆ کۆکرێتەوە ئەمانە چۆن ڕەنگیاوەتەوە لە ناو شیعرەکانە و چۆن ئەمانەی کردو بە شعر و چۆن ئەو پاشخانە سەقافیە بڵێ ئەو پاشخانە لۆغەوی و زمانەوانەیە گەورەیەی کە هەی بووە ئەزانی زۆر گرنگە مەسەن دراسەیەکی ئەو کرێت کە زمانی شێرکۆ متەئەسیرە بە چه زمانێک زمانی چێ تۆ زانی شێرکۆ محاولە هەیە خو نازانم تۆ تۆڵێت بۆ وەخت نەماوە ئەزانی شعری هەیە ئەزانی شعری هەیە فەرقی ناکە لەگەڵ شعری نالی و مەحویە قودرەتێکی عەجایبی هەبوو ها ئەزانی کرمی ئاوریشمە خەیاڵە بۆ سەروی ئەو قامەتە من کە قۆزاخەی خەمێکم دەوری داوم چاوەکە ئیشتیاقم بەحری تین و هیجدەتم سەحرا بە کۆڵ ڕۆحی نالی هەنگی عیشقە و شانەکەی شیناوەکە چەند جوانە لەو ژعری چێرکۆیە لە دەربەندی بەپولایە
ئەزانی بێگومان لەبەرەوە هەموو شارەکانی گەورە بووە بەڕاستی پیاوێکی دکتۆر گەورە داناش بووە. بێگومان کە بەم پرۆگرامە ئەوە بەم سیداقەیەکە لەبەردەستمانە بێگومان هەر فرێ ئەوە ناکەوین کە باس لە گەورەی و هەروە لە گرنگی و لە ناوازەی شعرەکان و هەروە لە ژیاننامەی ئەم کەڵە شاعیرە بکەین. ئیشاڵڵا ئێمە پێی پرۆگرامەکەی خۆمان هەوڵەی هەمیشە یعنی خزمەت با ڕەنج و ماندووبوون و بەرهەمەکانی بەڕاستی واجبێ شاعر بکەین بە کەناڵەکەی ئێوەشەوە کە ئەو زاتانە لەبیر نەکەن. بێگومانەوەشانمانە دەست خۆش زۆر سپاس دکتۆردانە لەگەڵمانە ئەم ڕۆماندوومان کردی. بینێرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش کرا هیوادارم کە سووتان لە پرۆگرامەکە بینوێت و بەدڵی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت. ئێوارێکی خۆش بۆ گشت لەکتان خواتان لەگەڵ.